بەڵێ لەگەڵتان بەردەوامین ڕۆژی دوێنە دیدارێک بۆ ئەو خانەوادانە ساز کراوە لە پیرەمەگرون سەرکۆ کە کەسێکیان ڕۆڵەیەکیان کەسێکیان ئەندامی خێزانەکەیان توشببووی ئۆتیزمە ئەمان هاتوون ئەم دیداران بۆ ڕێکخستون بۆەوەی کە هەم گوێ لە کێشەکانیان بگرن بۆی کە هەم یارمەتیان بن بۆی کە هەم تا ڕادێک هۆشیاریان پێ ببەخشن هەر بۆیە بەڕێز بەختیار ڕەوف بەرپرسی لە قیسلێمانی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان ئەو کەسەی کە لە ڕێکخستنی ئەم دیدارەیە ڕۆڵی هەبووە بەڕێزیان لامان ئامادەیە بۆەوەی کە لە ڕێگەی بەڕێزیانەوە هەم تیش بخێنە سەرەکە لە دیدارەکە زیاتر چی گوزەراوە هەم ئەوەی کە بەگشتی کێشە و گرفت و داواکاری ئەو خێزانانە چیەکە کەسێکی ئۆتیزمیان هەیە ئەمان ئەبێت چیان بۆ بکرێ و لە ئێستاە ئێمە زۆرە بین لە شارە گەورەکانە بارودۆخ بە خۆشحاڵی و تا ڕادەیەکی زۆر باش کاری لەسەر کراوە یارمەتیان دراون سنتەر هەیە مناڵ ئەبرێبەوە هۆشیاری تا ڕادێکی زۆر برسکە بەڵام هەندێک ناوچە هەیە بەداخەولانێ هۆشیارەکان لەم ڕادیانە بێ هەر بۆی گرفتی زۆر گەورەی لێکەوت بێتەوە کاتێک ئێمە لەگەڵ کاک بەختیارە پێش ئەوی بێنە لای ئێوە تا ڕادێک باسمان لێ کرد و تا ڕادێک بە ڕێزی قسەی بۆکرین دنیایەک خەفەت چۆتە دڵمانەوە نامانەوێت ئەم خەفەتە بۆ ئێوە بگوازینە ئەمانەوێت بە یەک و دەست لە ناو دەستی یەک بۆ ئەم منداڵانە کارێ بکەیت بەڕاستی و هۆشیاری زیاتر بدرێت بە خێزانەکانیان چون بە هەمان شێوە کە کاک بەختیار باسی لێ کرد هەندێک لەم خێزانانە مناڵەکە گەورە بووە بەڵام بەداخەوە تاکو ئێستا بۆ نمونە چوتکە لە ناوچەکە شوێنەک نەبووە نەیبردووە بۆ لای پزیشکێکە بڵێت ئەسڵەن ئەم مناڵە کێشەی چی ئەبێ ئەم مناڵەسەن چی بۆ بکرێت هەربێ بابڕێنە لای کاک بەختیار بێ گومان قسەی زیاتر لای کاک بەختیارە کاک بەختیار بەخێربێ سەر هەربا لە ناوەڕۆکی دیدارەکەەوە دەست پێ بکەین پێمان بێڵێ دوێنێ لە پیرەمەگرون لەم دیدارە چی گوزەرا پێشەکی سپاس بۆ بانگێشتەکەتان زۆر سپاس بۆ کەناڵەکەتان سپاس بۆ ئێوەی جوان کە لۆگۆکەی ئێمەتان داوە لەسەر سنگتان گەورەیە زۆر گەورەیە چونکە ئیشی ئەم کۆمەڵەیە ئەوەیە وشارکردنەوەی کۆمەلگا تێگەیشتن لە حاڵەتەکان ڕێزگەتن لە خاوەن پێداویستی تایبەت بۆ ئێمە گرنگە بەزەی باواز لێبێنی بەزەی کاتێکە ئیبینیت و ئەڕۆی بەڵام ڕێزگەتن لە ناخی ئینسانەیە کە دروست بوو هەم عیلەکەی پێجوانە بێ هەم خۆی پێجوانە بێ هەم ئەتوانێت ئەو کەسەی کە خاوەن پێداویستی تایبەتە بە پێکەنینێکی تۆ دڵی شادەبێ من ئەوەی کە دەستم کرد بەم کارە یەکەم جار زۆر بە ئاسانی تێگەیشتم بەس کە چوومە ناو کۆمەڵەکە وردە تێگەیشتم زۆر قورسە ئاسان نییە بۆ ئێمە لە کوردستانێکە ئەژین لە ناو شارەکانە هەچۆنە بێ دکتۆری دەرونی سنتەرەکان و 20 ساڵێکە ئیش لەسەر ئەوە کرێ ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت تۆزێ ناساوە باش حاڵێک بەڵام قەزا و ناحیەکان وێرانە کە ئەوان بەشێکن لە جەستەی ئێمە ئەگەر جەستەی ئینسان پەل و باڵی لێکەیتەوە جەستەکانی کەی ناشرینەکە بەڵام سەیرەکەی قەزا و ناحیەکان نە سنتەری تایە نە دکتۆری دەرونی تایە نە وشیاری تایە بۆ هەموو کارێ یەنەوە بۆ ناو چەقی شارەکان ئەو دایک و باوکانە نە قەزای پیرەمەگرون ڕویان لە ئێمەنا کاتن بۆ سلێمانی داوایان لێ کردین لە ڕێگەی چەنوێنەرێکیانەوە کە هاوکاریامی وتمان چۆن هاوکاریتانکەین وتی کار بختە بۆ تەنها بینایەک بۆ هەرچی ئیش بێ بۆ کەچ کارێ بێ ئێمە بین بۆ سلێمانی معقول نییە ئێمە زۆربەی زۆری مناڵەکانمان راپۆرتی پزیشکی نیە هەر نازانین چ نەخۆشیەکێتی گەورەش بووە یانی وای لێ هاتۆ چۆتە حاڵەتی قورس لە ماڵەوە بە سوێنن تەواو دەرگایان لەسەر داخستەوە ئەڵێ خاوەن پێداویستێکی تایبەتمەیە هەتا ئەو ڕۆژەی خوا ڕۆحی لێ ئەسێنێ بەڕاستی ئەمەش کارە ساتە یعنی فکرمان لێ کردەوە لەگە وحدەی ئیداریە قسەمان کرد چون بۆ پیرەمەگرون هەموو مستەفی ئێوەمان گرتە ئەستۆی خۆمان هۆڵی بۆنەکانمان بۆ گرتن کورسیشتمان بۆ بانکردن و بۆ ئەوێ و داوامان کرد لە دایک و باوک و لە ڕێگەی مامۆسایانی ئاینیەوە کە جمعە ئامادە بن لەوێ ئێمە خۆمان دانا بۆ ئەوەی 30 کەس بێ 250 کەسات ئەو ڕۆژە 250 خانەوادە هاتن بۆ ئەوێ 250 ناومان نووسیوە ڕقەمی تەلەفۆنمان لێوە گوتون ئیمزامان پێ بکردون تایەتی سێ خاوەن پێداویستی تایبەتی هەیە یانی تۆ بێنە بە چاوی خۆماڵێک پرسیارم لێ کرد وتم راپۆرتی پزیشکی وتی هیچم نییە وتم بۆ نیتە وتی بۆ ئەوەکانی کە زۆریان بۆ کردووە تاکۆم من بێن منە بێ بێن بۆ سلێمانی سیان بێنم ئەیبی بم بۆ کوێ چارەیان نییە لە ڕووی ڕۆشنبیریەوە سفرە بۆ سمینارێکی تیانە پەنایەکی تیانە دکتۆرێکی دەرونی تیانە فکریش کاتۆمانە مەسەفیان زۆرە چیەکە بە خێویانەکە گەورە بوون چوونەتە حاڵەتی قورس ئێمە فکرمان لێ کردەوە ئەم ئیمزاوشتانە کۆکردن لە ناوێکیانە سێ ئەندامان لە ناو ئایلەکان خۆیانە سێ کەسمە هەڵبژاردووە یەکی کام پارێزەرە
یەکێکیان مامۆسایە مامۆسای توێژەری تایبەتە وەکی تریان سێ مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هەیە ئەمانەمان هێناوە ئێمە مەسە پیانەگەینە ئەستۆی خۆمان یەکەم جار ئەو کتابە ئەەکەین دەیدەین بە بەڕێوەبەر بە جەنابی کاکفەرگون بە مدینا هەیە دەیبین بۆ هاوینە هەواری دوکان بۆ قامێت و لەسەریژ ئەو کتابە دەگەینی بەلایەنی خاوەنی پێداویستی بە وەزارەتی چاودێری کۆمەڵایەتی بۆ خەڵکی دەوڵەمەند هەیە خەڵکی خواپیاوە هەیە ئەوێ ئیشکا بەڵام شوێنەکە نازانێت ئێمە ئەم کتابە بە ئیمزاوە بە هەموو شتێکۆ دەیدەین بە بەڵێندەرێک بەخوا پێداوێ بە دەوڵەمەند ئەلە ڕووی گوێی لە ئێمە بێ ئارزێژی بۆ دابین کراوە بێ بینایەکیان بۆ کاتۆ بە خاوەن پێداویستی تایبەت بۆچی ئەگەر سەرژمێرێکیان کەی ناویان بنووسی پۆلینیکەی ئەگەر پرسیارێکیان لێ کردی لە کوردستانە ئەزین چەند شەل لە دەماخەیە چەند نابینا هەیە چەند نابیست هەیە بەڵام ئێستا هیچ ئەحسایەکە لەلانی ینی کەسێک بێ بۆ ئەم وڵاتە پرسیاری لێ بکە معقولە تۆ نەزانی لە وڵاتە چەند ئۆتیزم هەیە چەند نابیست هەیە چەند نابینا هەیە ئیخۆکاک ئەمانە ئینسانن ئەمانە هاوڵاتی ئەم نیشتیمانن هەیەی بەسەر ئێمە نابێت شوێنێکیان بۆ دابینکەین پۆلینیانکەین ئێ نییە ئەم مناڵە وای لێ هاتووە من لەو بڕۆیمە گەر یەکەم جار فلەی ئەم مناڵە کەوتایە وشیاری دایک و باوکە وایە ئاستی ئۆتیزمەکە ناگەشتە ئاستی ئەوەیە گاز لەمانی خۆی گوتو شوێنەکانی هەمی دیارە هەمووی بۆ بەپەڵا بۆ نمونە لە حاڵەتی ئۆتیزمەکە بە دەرکە کێڵێ ئەم مناڵە ئینتیهابی گورچی لێ نییە کێڵێ ڕمڵی نییە کێڵێ سپڵی نائاوساوە کێڵێ ڕیخۆڵەکانی ئینتیهابی نەکرێت کێ بەرپرسیارەتی ئەمە هەڵاگرێ کێ لە ئازاری ئەمە تێگا خۆ خاوەن پێداویستی تایبەت بەدەستە خاتە سەر ئێشەکەی خۆ ناتوانێت تعبیر لە خۆی کات باشە کاک بەختیار زۆر جار بمبورە یعنی ئێمە بینین زۆربەی خێزان ئەگەر مناڵێک یان دوانیشی هەبێت ئەیشارێتەوە یعنی نایڵێ لە ماڵەوە بێتە دەرەوە دوجار بکێتەوە قۆناغێکە تۆزێک گەورە بێ ئەوە سەختترە بێ بۆ خێزانە یعنی ئێوە کە هەوڵێن بۆ نمونە چوونەتە پیرەمەگرون هەوڵێن یعنی بۆ هۆشیاری بخەن هیچ عیبەیەکی تیانە مناڵێکی نەخۆشە بێ با لە سەرەتای فریایکەین توانی چارەسەرەکانی بۆ دۆزینەوە نەک من لە ژوورۆ نێڵم بێتە دەرە وڵا با خەڵک نەیبینێ پێم عیبە و ئەمە حەز ناکەم مناڵەکەم بەم شێوە ببینن چۆن بتوانین لەم نەریتە بینە دەرەوە بتوانین هەوڵ بین لە سەرەتای مناڵیەوە چارەسەری بۆ بدۆزین من دوێنێ یەکشتم بۆ باسکردن خۆی ئێمە میلەتێکی موسڵمانین لە ڕووی دینیەوە معجزەی پێغەمبەرەکانم بۆ باسکردن باسی حەزەتی ئەیوبم کرد حەزەتی ئەیوب دە کوڕی هەبووە خی گەورە باری نەخۆشی دا بەسەر شانی ژنەکەی بەجێ هێشت خی گەورە وای لێکە سەروەت و ماڵی لێ سند دوای کێبوو لە هەر دەوڵەمەنەکان دوایەوە خی گەورە سەروەت و ماڵیشی پیا و دەم ناڵیکەیشی پیا لی سندەوە حەزەتی ئەیوب بۆ گەی بۆ مەقامە بەرزە لەبەرەوە تحملی کرد تحملی نەخۆشی کرد ژنەکەی بەجێ هێشتەوە بۆ گەنی لێ ئەوەی گیانی وای لێ خۆی جستەی پێغەمبەران تێک ناچێت درۆیڵەن کرمی لەسرە بەڵام وای لێ هاو ئەوەندە تووشی ناڕەحەتی بوو خێزان و ماڵ و مناڵ وازیانێ هێنا لە تاو ئازار یەک ناشکوری نەکرد من دوێنێ نمونەیەکی کەم بۆ هێناوە وتم ئێوەی کە خاوەن منداڵی خاوەن پێداویستی تایبەتانەیە لە زانعمەتی دنیا دوور کەوتونەتەوە بەڵام لە ڕەحمەکانی خوا بە دوور نین بۆ خی گەورەمانەی بە مەلایکە دروست کردووە لەو دنیا چاوەڕوانی ئێوە ئەکا ئێوە بێ محتاجە و مناڵە من کە شفاکار بێ بۆ ئێوە بۆ خی گەورە هەموو پلە و مقامێ نادا بە ئینسانەکانی من لە کابرایکی ئاینیم بیست شتێکی زۆر جوانی وتی خەڵک لەم کوردستانە هەر تەلەفۆنەکە بۆ وەزیر تەلەفۆنەکە بۆ کێ ئەناسم بەڵام لەوانەیە لە سەروی ئاسمانەکانەوە کە مەلایکەتەکانی یەکە زەی ناسێ بۆ هیچ کردارێکی جوانی نییە هەر لەسەر زەوی خەڵک بەشتێزانێ بەڵام لە ڕووی ئەوەی ترەوە کارێکێونە جوانی نەکردوە تاکوی ئینسان بیناسێ وتم ئێوە ئەوە مەقامتان بەرزە هەموو دوعایەکتان گیرایە و ناشکوری مەکەن وە لە یەک جا بمنەوە تەبایی دایک و باوکەکان ئاسوودەیە گەڕێتەوە بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت ئێستا ئێمە تێگەیشتوین وشیاری دایک و باوک ئاستی نەخۆشی مناڵەکە دابەزێنێ هەر من بۆ بەیانی من ئەگەر هاوڕێی تۆ بم پێ بکەنی بەدەم منەوە و هاوکار و هاودەم بی هەستەکەم دایمە کەسێ لە پشت منە ئازارەکانم لە کۆڵەکاتەوە بەس ئەگەر تەنیان خۆم بم لە هەموو کارەکانم ناڕازی بی ئەگەر باشیشکەم و ئەزانم خراپم کردەوە قەلقم ئێستا ئێمە ئومێدێگە گەڕین و بۆ دایک و باوکیان هاوکاریان نەبین ئەم کتابانە ئەگەینی بە شوێنی پەیوەندیدار وعدمان پێیاون پشتیان تێ ناکەینە تا ئەڕۆین من یەکشت بەبیر کاک پاڤێڵیانەوە لەم کەناڵی ئێوە مقابلەیەکی زۆر جوانتان کردوە لە ئاخری کەلیمەکانی ئەگەر لی بنەوە ئەڵێ ئەگەر ئیش یەکەی دوای ئەوەی کە تۆ سکرتێریکت چی ئەەکەی ئەڵێ ئیش بۆ ئۆتیسمەکەم من تەکلیفی لێ ئەەکەم ئەو شەیە لای ئێمە زۆر قورسە زۆر بە جوانی ژۆرمان گرتووە دەست خاتە ناو دەستمان هاوکار بێت فرسەتە گەنجە سەرکردەیە قسەی ئەخوا هاوکارمان بێت لەبەرەوە قسەی قسەیە
هاوکارمامێ بۆ ئەوەی لە کۆمەڵی جێگاشتی جوانکەین چۆن ئێستا بەڕێز مام جەلال هەزار ڕەحمە لەو گۆڕەی سەیری کە چی دروست نەکردووە کە چیتە هەر شوێنە کۆڵێمە کاری مام جەلالە ئەمە دەستە جەمعی ئەوە چەپکە گوڵەکەی ئەوە لەوێ وای کرد ئەوە لەوێ وای کرد ماوە تۆ هەتا مردن مێژووی نووسێتەوە با ئەمیش بێتە پێشەوە هاوکاری ئەو ئەیلانە بێ تەکلیفی لێ ئەەکەم تراجیدیای وایتایە یعنی مناڵی وایتایە سەریانوان بۆ چاکرۆ بە پەڵەپەڵە لە هەر شوێنەکای بینی خاوەن پێداویستی تایبەتە ئەخ خۆ ئەوە بە 5,000 ئەگە وشێری دایک و باوک بێ بیباتە لای دەلاکێت و هەستی پێ ناگەی خاوەن پێداویستی تایبەتە بە سەریان بە جۆرێ بۆ چاکردووە کە لەگەڵ تۆ ئیبینی ئەڵەی خاوەن پێداویستی تایبەتە ئەو ڕفتی بە نەخۆشەکەەوە نییە ناوشێری دایک و باوکە ئێمە دەستمان کردووە بەم هەڵمەتە بەردەوامە بین دەرگامان کراوە بۆیان چونکە کۆمەڵەکەی ئێمە مۆڵەتمان لە وەزارەتی ناوخۆ وەرگتووە و لە پەیڕەوی ئێمە ڕێگامان پێدراوە کە ئەم کارانە بکەین ئیشی ناقانونیمان نەکرۆ دەست بەو ئیشانەکەین بە ئومێدی خوا لەم کەناڵی ئێوە لەم کەناڵانەوە دەوڵەمەنێ ئەو پارە و سەرمایە بێنێ بیکە بە ئیشێکی جاری لە منتیقانە بینایان بۆ کا بۆەوەی خەڵکە سەرگەردان نەبێونەی تر باشە کاک بەختیار ڕێکخراوی منداڵ پارێز تا چەند هەماهەنگە لەگەڵتانە بووی کە بتوانن لەم پرۆژە و کارانەیە هاوکاریتان بێت خۆی مناڵ پارێزی کوردستان پێشتر با ئێمە سەراحەت بین دەستێکی فراوان و گەورەی کردبوو وەکو ئێمە هەستمان پێکردووە ئەو بوجەیە لە بەردەستان نەماوە یعنی ناشکوری نەبێ وەجبەی ئیش هەبوو بەرەو کزی ئەڕوا لە شاری سلێمانیا مع الأسف خەریکە ئەم شارە بەگدانێ یعنی وانە بوو بەڵام وردە بەگدانێ بۆچی مناڵ پارێزی کوردستان سەنتەرێکی کردوتۆ لە ڕاپەڕین بە مناڵەکەی منیژەوە حتا ئەو ڕۆژێ ئەمرم دەستی من مامۆستەکانی ماچەکەم وڵای ئەوان کردیان بەبەندی بۆ بەبێ بەرامبەر بەبێ پارە بە شێوازێکی ئەوەندە جوان پەروەردەیانە کرد وەتم مەمەزانتێ لە وڵاتێکی ئەوروپیم بەڵام لەم ماوە زۆربەی کارمەندەکانیان ئیزنە ئیتر من کاچم بۆ مناڵ پارێزی کوردستان وەکو جاران نەماوە ئەگیان خۆ کارمەندەکانیان هەر ڕۆحێتیان تایە هەر کارمەندەکانیان ئەو کارمەندانەی جارانن هەر ئەو کەسە زیرەکانن خاتونی وایتایە بەرنامەی ئەوە جوانی پیاە کە قسم لەگەڵا کردووە ئەتوانێت باشترین شتکە داوا ئەەکەم لەلایەنی پەیوەندیدار وەکو جاران مناڵ پارێزی کوردستان چەند ڕێکخراوێکی تر خەنەوە سەر پێی خۆیان بۆ ئەوەی ئێمە ڕووی لێ بکەین و بینایەکی بکەن وڵی بینا هیچی تێ ناچێ چونکە بۆ حکومەتێکی وەکو ئێمە وامان لێ ناتۆ نەتوانی بینا بکەین نتوانین کەرەستەی ناو بکەین یانی نەگەشووندا ئەو حەدا یعنی بڵێم ئەوەندە فەقیرین با داوا نەکەین تۆ یەی خواردن ئەی بە خاوەن پێداویستی تایبەت دەوڵی خواردن زۆربەی کەسم بینیوە ئەڵێستا سفرەکانمان بەتاڵ و مردین لە بەرسا وەڵی وانە وەڵی یەک کەس بە ناو پێم بڵێ مردووە لە بەرسا با من ناوەکەی لەسەر ئەم سنگی خۆمە بنووسم خەڵکم بینیوە ڕق بۆ تۆ خەڵکم نەدیوە لە بەرسا بمرێ فەقیری و ناهەمواری خەڵکم دیوە خەڵک نامرێ لە بەرسا هەتا لەسەر زەوی خوارد و ڕۆزی دەگە پاکەتێ پسکیت بێ بەڵام بۆ بینا و شوێنی نیشتە جێبوون و شوێنی ئەو شوێنانەی کە سنتەر بێ تۆ پارەکە ببە ئەژمێنێتەوە دیاری ژەبێ ئیشەکانیش جوانە ڕوا و دوای ئەوە ئەم گلیانیشمان نامێنێ جا کاک بەختیار ئێستا ئێوە هاتوون هەندێک پرۆژەشتان هەیە بۆ هۆشیارکردنەوە و ڕۆشنبیرکردنی ئەو خێزانانەی کە منداڵ یان کەسێکی ئۆتیسمیانەیە چیان بۆ ئەکەن چیتان کردووە ئێمە فکرمان لێ کردەوە ئەگەر منداڵێکی ئۆتیزم بۆ نمونە ئەو کەسە توانی بێتی ئەم منداڵە بەرێ بۆ سنتەرێک پارەکە بە یا بە ئەهلی بێ یا حکمی بێ کرێساروشتی بۆ دامینکە 3 ساعتە 4 ساعتە ئەی 20 ساعتەکەی تر مناڵەکە لەکوێیە لە ماڵەوەیە ئێمە فکرمان لێ کردەوە ئەگەر لە سنتەر هەچێکی فێرکەن کە چۆ بۆ ماڵەوە دایک و باوک ناوشیار بوو ئەگەڕێتەوە بۆ معادلەی سفر ئێمە چیمان کردووە ئێستا لە دەستەی کارگەری و دەستەی خۆبەخش خۆمان ئامادە کردەوە بۆ ئەوەی شۆڕشێکی وشیارکردنەوەی دایک و باوک دەست پێ بکەین بەم بەرنامەیە چۆن هۆڵێگەگرین خۆمان قسەیان بۆ ناکەین بۆ نمونە دکتۆر و خۆشمانە ناوەوە کە زۆر ڕاوێژکاری هێرۆخان بوو و ئافرەتێکی زۆر بەخۆت و بەهێزە لە هۆڵندایە لە ئوروپا ناو سنتەرەکانی ئەوەی دیوە و کتێبێکی جوانیشی کردوتۆ بە کوردی خۆی نووسیوێتی ئێمە هاتوین ئەم دادەیەمان بان کردووە دکتۆر بەختیارمان بان کردووە چەندین کەسمان بان کردووە ئەم خانەوادانە دانین لە ماڵ و ئەیانهێنینە دەرەوە جارێ یەکەم جار زۆر کەم بوو بڕواکەی 62 کەسە و ئێستا گەشتۆتە 120 خانەوادە کەیانهێنینە دەرەوە یەکەم لە ماڵ و یانهێنینە دەرەوە دوو تێکەڵاوی یەکە بن سەیرەکە لە خۆی خراپتر هەیە ئەمەلێکی پێین سێ لە ڕووی دینیەوە بۆیان باسەکەین کامە چۆنە 4 پێڵێن مەڕ و خێوەرە ئێمە هاوکاری تۆ بین ئەیانێرین بۆ خەسخانەی شۆڕش سەیری دەمودیانیانەکەین
ئازاری دانیان ئەیانێری بۆ قەسخانەی شۆڕش بۆ عملیات دینارە نایە حتا ئێستا 120 کەسمان کردووە 120 منداڵی ئۆتیزم ئەمەلیاتی دانی کراوە 3 دکتۆری خۆشەویست بەبێ بەرامبەر قەسخانەی شۆڕش 1 دینار لە کەس وەرناگرێ ئەمەلیاتی بۆ ئەکا چارەسەری بۆ ئەکا 1 دینار نایە ئەمە هەڵمەتێکی زۆر باشە دایک و باوکەکانی هاناوە بێ بۆ لای ئێمە سێ ئێمە ئەو دایک و باوکەدا ئەنین وشیارەکەینەوە چۆن لەسەر سلوکی مناڵەکەی بۆ نمونە مناڵەکەی ئێوێ بیبا بۆ پارکی ئازادی پێمان تۆ پێشەوە بیبی بە پارکی ئازادی شەو پێی بڵێ ئەدبم بۆ پارکی ئازادی سەعات ئەوەندە ئەدبم درۆی لەگەڵام مەکە مەی بە بۆ سۆپەرمارکێت چونکە ئەوە نونکو بەرنمەیەکیان هەیە دیسپلینە مناڵی ئۆتیزم بۆ نمونە پێی ئەڵێ ئەدبم بۆ ماڵی باپیرت بیبە بۆ ماڵی باپیرە اینجا بیبە بۆ دوکانەکە چونکە ئەو لای ئەو تەقبول ناکە ئەو شتەی کە پێ دوتووە لەسەریا تەجیل بووە ڕاستەوخۆ بیبە بۆ ئەو ئیشە دوایەوە کە هاتی تۆ چی پێکەی میسە مەلەوانی ئێمە پارکی ئازادی بەسپاسەوە زۆربەی مەلەوانگەکان مناڵمان لێوە ناگنە ترسن لە ئۆتیزم پارکی ئازادی مەلەوانەکان خچۆتە خزمەتمان 57 مناڵمان بردووە بۆ ئەوێ ئەم مناڵانە کەینەوە ئاوەکە تایەتی هەر بە هەموو ژیانی هەرقی ژێنە کەیکەێنە ئەوەکە نایەتە دەرەوە لەناو ئاوەکە دایک و باوکەکانە کەینەوە لەگەڵ مەلەوانەکانە خۆمانەچینە دوورەوە هێواش واش خەریکین ئێستا لەناو ئەو مناڵانە پۆلینمان کردووە 14 مناڵمە هەڵبژاردووە ئەم 14 مناڵە فێری مەلەوانیانەکەین تیمێکیان لێ دروستەکەین ئەمەلێکی گێڕین و بۆ دایک و باوکیان سێژمان کردووە ئایا مناڵی ئۆتیزم ئەگەر مەلە بکە ئیسفادەکانی چییە ئەڵێ مناڵی ئۆتیزم ماسوولکەکانی ڕقە لەناو ئاوا شل ئەبێت و نەرمە بێ مێشکی واسیع بێ هەتا هەفتەیە چی پێ بڵێ وەریەگرێ ئارامە بێتەوە خەمبەرە پرسیامان لە دایک و باوکەکە کردووە ئەمە لەیە کرد چی کرد دەڵێ کابێتە شەو ڕۆژێ خەوتووە ئەڵێ چی پێ بڵم بەگوێمەکە ئێستا بەردەوامی لەسەر ئەمە ئێستا تەمرینیان پێەکەین بە ئیزنی خوا بەرنمەیەکمان داناوە لەسەر ئەم مۆزوع عاشت نەیە بەڕێە مانگی 11 داوەتانەکەین فیستیڤالێکی زۆر جوانیان پێ ئەەکەین پێشانی ئەین کە مناڵی ئۆتیزم چۆن مەلایەکە ئەوە هەر خۆمیەم لێرەوەتە پێم خۆم یەک بڕگەی تایبەت لەسەر و بابەت ئەوە بە ئیزنی خوا خەریکین ئەمەلێکە کە ئەگەڕێتەوە بۆ ئەو دایک و باوکانین کە پیان ئەڵێن مناڵەکەم فێری هیچ نابێ باشە کاک بەختیار بابەتێککە هەیە زۆر گرنگە بۆ سنتەری شارەکانە بۆ ئەو گوندانەی کە دوورن ئەو شوێنانەی دوورە دەستن لەوانەیە دایک و باوچێک منداڵێکیان هەبێ یان دوانیان هەبێ ئێستا هەست دەکەیت تەکنەلۆژیا بەرەو پێشەوە ڕۆشتووە ینی هەموو کەسێ مۆبایلی پێ هەموو کەسێ توانێت ئەتەرنێتی هەبێ ینی ئێوە لەناو ئەو کۆڕانەی کەیکەن ئەو کۆبوونەوانەی کەیکەن با کەسێکیشان هەبێت بۆ نمونە بڵێ ئەتوانی لێرەیە کێشەیەک تێبێ گرفتێک دەبێسا بە خۆشحاڵی و سەحر سێرچکە هەموو زانیاریەک تێنێ ینی دایک و باوک فێریان کەی ئەگەر نەشی زانی فێریکەی بڵێ ئەم ئەپەدا بەزێنە پرسیار لەمە بکە ئەتوانی زانیاری وەربگری شتێکە نەزانی پەیوەندیمان پێ بکە ئەمانە تا چەند واکە هەم پەیوەندیەکان لە یەکەوە نزیک بە هەم ئێوە بتوانن هاوکاریان بن هەم ئەوانیش بتوانن سود بن ئێستا ئێمە ئەم کۆمەڵەیە کە تیا بووین ئەم کۆمەڵە پەیڕەوێکی نووسێتەوە پەیڕەوەکەی بۆ 20 ساڵەمەوە پێشتر زەعیفە ئێستا بەتەمەین کۆنگرەیەکەین ئێمە بەرەین بارگەی ڕئیسی کۆمەڵەکە لە هەولێرە ئێرە لقە ئیمشۆ قسەیەکی زۆرمان کرد لە بینی خۆمانامەی پیرەمەگرۆمان کرد بە بەرنامەیە مەدرسەیە بۆ ژیانمان بەرنامێکمان داناوە ئەو پەیڕەوە بگۆڕین بە شێوەیەکی جوان لەسەر ئەو قسەی جەنابێ ئێمە گروپێکمان داناوە لە فەیسبوک بە ناوی لقی ئۆتیسمی سلێمانی و گروپێکمان داناوە لە سەوە ساڵ ئەو کار و چالاکیانەکەین شەو بۆیان دابەزێنی بۆ ئەوەی ئەگەر ئامادە نەبوو سەیریکە و هەچ پرسیارێکی لەلا دروست بوو لە گروپەکانە بۆ ئەوەی نەشکێت دایک و باوکەکە ڕقەمی خۆمانماندانەوە تەلەفۆنمان بۆ بکە پێویستی با چارەسەری خستەخانە بۆ ئینێری گرفتی عیلەیان هەبوو ئامادەین دەست بین نەپێش و بەڵام نەبین بە تەرەفی سێ مناڵەکان لە هەندێک شوێن کێشەی بۆ دروستە بێت لە تربیە لە کارتی نیشتیمانی لە کارتێەوە سپاس بۆ خوا من لێرەوە سپاسی پساپۆرت کارتی نیشتیمانی کارتی زانیاری ئەوەتەی من چوومە تاویا ساڵێک و 4 مانگە یەک کتابی ئێمە نەگەڕاوەتەوە کتابمان کردبێ وتمان ئەم مناڵە ئۆتیزمە لە خیلالی ئەو سەعاتەی چۆ بۆ کارتی نیشتیمانەکان داوت بە جاراوانە بوو دایک و باوک بۆ کە مناڵەکەی نابر بۆ قەرباڵخێ بینی ئێستا کارێکە تۆ چوون جنابتان چوون 300 کەسی لێ ئەوە سەر شڵەژێ ناوەستێ ئەوەڵێ بڕۆ بۆستە ئێستا وانە ئێستا یەکسەر ئیکەین بۆ بەڕێوبەرەکانیان مناڵەکە جیا ئەکاتەوە ڕێک لە کەس دایک و باوکەکە بە خێراتنی ئەکا کارەکەیشی بۆ ئەکە ئەڕواتەوە دایک و باوکەکە زۆر مرتاحە جوانمان پێگەشتۆتەوە ئیستیجابەی زۆر باشی هەبووە بڕوا ئەەکەی من لە خیلالی ئەم ماوەیە ئەگەر شتێکت پێ بڵێم 50 مناڵ کەلەپچەی لە دەسا بۆ کە سجن بۆی سێنامان دەدەرەوە کەلەپچە لە ماڵەکانیانە
پێم وتم بۆ ئەو لێ کردووە وتی من لە دایرەم هیچ پەنایەکم نەبووە چەند جارێ بردم بۆم لاولاوتیان بیکە لە ڕێی خوا مناڵەش تەشکێنن تواکە وتی بۆیە وام لێ کرا چون کاسپی مەکرد ئیش مەکرد کە هاتمەوە ئەمزانین دەسی دابڕیوە اینجا لێمان کردەوە وامە کردووە ئەچوم شتێک مەکردو ئەوە مەکرد وتی لە ماڵەکە ڕۆژێ بەملیۆنیان کاکە مناڵانە قیژێنێ زۆری بۆیە ناوین کەس نایە بە ماڵوانە وتی تای سێ چۆر ماڵم کردووە دانێکی ترمان هەیە سایەقە جابۆتەوە مناڵەکەی لەناو ئەم سیارەیە گەڵابەی گەورەیە بار شەو و ڕۆژە ناو ئەم سیارەیە ئەم مناڵە گێڕێ لەگەڵ خۆیان لەگەڵ ئەم باوکە لەبەرەوە مناڵی هەیە کە شووی پێناکە لەبەرەوە خۆی ئەم مناڵی هەیە ناتوانێت کاتە لای کێ پێم و دوتم هەچۆنێ بێ بتوانن زەواجە شوێنە وتی کابێتە داوای چەند کەسێک وتی ئەم مناڵەوە هەیە ناتوانم ئەو نەژ لەناو ئەم سیارە بۆ گەورە بینی من زۆر چۆتە حاڵەتی قۆرس یعنی ئەمە ئەزاین چی ئەکا بڕوا بکە بەزێکە ویژدانی هەبێ یەک تۆز بێتە ناو ئەو مەسەلانەوە یعنی سێرەکە خوایە لەم وڵاتی ئێمە ئەمانە هەن اینجا کە ئەچیتە ناویژۆ ڕێگە چارە هەندێشت هەیە دەستە بەسراوە ئێستا بۆ نمونە من چی بکەم لەو مناڵە ینی بڵێم وەرە بێنە بۆ لای من شوێنە نیێبی بم بۆ کوێ بڵێم وەرە هاوکاری دەکەم وەڵی ئامادەم ئەو مناڵە ئەگەر بێنێ بە ساعات بە 4 ساعت 5 ساعت لای من بێ من ئامادەم بەڵام ئێستا من مەسئولیاتێک کەوتووە سەرشانم ئێستا حالێن هەڵەبجەمانان تۆ دەسەر دەربەنی خانمانان تۆ دەسەر ڕانێ و قەڵاتزیەمانان تۆ دەسەر چەمچەماڵ و دووکان و ئەوانەشمانان تۆ دەسەر یعنی کاچمە هەر شوێنێک من ئەچم بەڵامنانێ بیسی چ مناڵی لێبێ بەس کە ئەچمە بێسە هەڵەبجە لێک ئەحسا 250 مناڵی تایە لێک ئەحسای بچووکە یەک ئەحسای بچووک لەناو هەڵەبجەی شەیدە 250 مناڵ یعنی ئەمانە کارێکەکە هەستەکەم زۆر زۆرە بەڵام شاراون ئەم شاراوەژە کەی ئێمە بە چاوی خۆمان زەرەرەکەی بینین کە دایک و باوک نامێنێ و مناڵات دێتەوە ئەو کاتە ئێمە بینین کە ئیشکی لەگەڵا ناکرێت بەڵام ئێستا بۆمان دەرکەوتۆ ئۆتیزمی سووک و قرس نییە ئۆتیسمە بەڵام بە شەرتێک وشیاری دایک و باوک بێ ئاستی ئۆتیزمەکە دێنێتە خوارەوە و من ئەوەی کە من داواکارم ئێوەی ڕاگەیەن کار دەورێکی باشتانە بۆ و دەوری باشتریشتانە بێ بۆ ئمڕۆ ئێمە قساکەین لە ناو ماڵەکانە سیرمانەکەن بەس من ناتوانە هەموو ماڵێ دەڕێن ڕاستە من ئەمەی کە باسی پیرەمەگرونم کە لەوانە شوێنەکانی کەش بێن با بێنێمە هاوکاریانە بێ بە وەڵڵاهی نە ئەزانم هیلاکە بم نە ئەزانم مانوم بە بێ بەرامبەرە ئەیکەم دوو شتی تایە یەکەم لەسەر ئەم خاکە ئەژیم خۆم خاوەن پێداویستی تایبەتمێ تێگەم دووەم تەمەنێکی ژەمەیە ئەگەر بیبەخشم بەوان گەورە بم ئێمەش هیوادارین نمونە و زیابێت هیوادارین کە هەمیشە بتوانن هەموو ئەو کوچە و شوێنانەی کە دەستیان پێ نەگەیشتووە بتوانن هۆشیاری بگەێنێ بۆەوەشی ئەرچی ئێمە وەکو کۆمەلگا ئێمەش هۆشیار بین بەرامبەر ئەو منداڵانەی خاوەن پێداویستی تایبەتن لە هەر ڕوویەکەوە خاوەن پێداویستی تایبەتە ئێمە ڕێزی بگرین لە شوێنی گشتیە ئایان بینین لە هەر شوێنێکا بەرکەوتنمانە بێ ئەمەنە ڕێزیان لێ بگری دایک و باوکەکە هەز نەکا کە مناڵێکی وای هەیە بە چاوێکی وا سریان نەکەین کە ئەو مناڵە هەز بە کەمی خۆی بکات بەڵکو بە چاوێکی وا سریان بکەین کە بەرە و چارەسەرێکی باش بڕێن چونکە ئەمە پەیوەستە بە کۆمەلگاوە سەحەر چونکە هەر منداڵێک لە هەر خێزانێکا بێت دوجار لەناو کۆمەلگایە ئەبێتە بەشێکی گرنگ کە ئێمە بتوانین خزمەتی بکەین دەستخۆشی لێواکەین هیوادارین داواکاریەکانتان بچێتە جێی خۆی هیوادارین کە هەموو ئەو شوێنانەی دیاریتان کردووە خزمەتی زیاتری بۆ بچێت لەم شاشەی ئێمەشۆ هەمیشە هەوڵمان ناوە کە بەردەوام ئەم بابەتانە بە گرنگیەوە سێری بکەین و بتوانین هەوڵی چارەسەریشی بین لە نێوان ئەو ڕێکخرا و ئەو کارانەی کە ئێوە بە ئەنجامێکێنن دووبارە سپاس بۆتەوە من سپاسی هەردووتانەکەم زۆر سپاسی کەناڵە جوانەکەتانەکەم سپاسی ئەو مانوبوونەتانەکەم بۆچی سپاسیشتانەکەم لەبەرەوە ڕاگەیاندن گرنگە وشیاری دایک و باوک ئەمەش کارەکەیەوە کردوتانە بە ئومێدی خوا ئێمە ناو کۆمەڵەکەمان گەورە کردومانە بە دەستەیەکی چچکە پەیڕەوەکان بچووکە ئێمە گەورەمان کردووە ئێستا لە توانامانایە ئێستامانەوە وردە وا بکەین لەو کۆمەڵەیە بکەوینە سەر پێی خۆمان هەڵمەتێکی شۆڕشی وشیاری دەست پێ بکەین و نەتیجەکەی ساڵێکی تر لە راپۆرتەکە ئیشەڵابی خوێنینەوە بزانین گەیشتوین بە چه ئامانجە چکە من تێگەیشتوم وڵاتەکەمان وەکو سۆماڵ نییە لە ڕووی خواردنەوە هەر سۆپەرمارکێتی شوێنەیە گەڕێی هەیە ژنگەیەکی باشمانەیە و سپاس بۆ نەخۆشێکی وا بڵاو و کارەساتێکی وا ڕووی لێرە نەکردووە فرسەتە بۆ ئەوەی کارێ بکەین بە دەستە جەمعی بۆ ئەوی بتوانین وشیاری لە ناو دایک و باوکەکانە ئیشەڵا بەقەوەتکەین و بەهێزکەین چاوی وەرماچەکەم دەستە خۆش بەکار بەختیاربیرم خەیتەوە مانجی هەڵزاگەرە و کارە جوانەتان کرد بۆ مناڵانە
بانگشتم کە بابێم لێ مناڵەکان توانین. کەمەلەوانی فێربوون نەک بانگێشتانەکەم سرجەم ئەو خاوەن پێداویستی تایبەت کە ئەوانەی تریش بەڵێ کە لە شوێن و جێگەکانن بە ئیزنی خوا تەمەن باقی بێ فستیڤالێکی واجوانیان بۆ ئەەکەین ئیشەڵڵا سەری سلێمانی و سەری ئەو دایک و باوکانش کە پیانەڵێن ئێوە منداڵی شێتان هەیە لی گەڕێن دەیگەین بەوە کە بڵێ منداڵی ئاقلە هەیە ئیشەڵڵا منداڵێکت هەیە حەزەکەم وەکو تۆمە لە بکە دەستەکانی خۆش بێ زۆر بەڵێ. شڵاز بۆ تۆ بە ئیزنی خوا دەست چەند بە ئیزن. جوانە ئەم